ئەمڕۆ 11 ساڵ تێپەڕن لەسەر ئیبادەی ئێزدیەکان و تا ئێستا زیاتر لە 2700 کەس زۆرینیان کچ و کوڕن لە دەستی داعش دەماون و زۆرینیان بێسەر و شوێنن، زۆرینیان لە وڵاتی سووریا بوون و تا ئێستاشی ئێمە نازانن چی بەسەریان هات. ئەم وەزعی 11 ساڵ تێپەڕن تا ئێستا زۆرینەی ئێزدیەکان لە کەمپەکانن، بە 1970 زۆرین ئێزدیەکان قەرەبوویان نەکراون. یەک کورسیە بەداخەوە، بەڵام ئێمە ئستحقاقی 4 بۆ 5 کورسینە. ڕغمی محکمەی اتحادی لە پێش 12-13 ساڵ بڕیاردا بوو کە ژمارە زیاد بکرێت کاتی ئەحسا دەکرێت، ئەحسا کرا و ئەو بابەتەشی کەس خۆلی نەکرا خۆدان بەداخەوە تا ئێستا هەر یەک کورسی ماوە، بەڵام داخوازی ئێزدیەکان ئەوانینە زیاترە کۆتا بۆ ئێزدیان هەبێت لە بەژێر نفوسیان، على الأقل 4 کورسی 3-4 کورسی لە بەغا، 4 کورسی بۆ پارێزگای نەنەوە، کورسیەک بۆ دهۆک بۆ پەرلەمانی کوردستان. ئەمە داخوازیەکە بەردەوام ڕادەگەین، بەڵام بەداخەوە هێستا ئەم کێشە چارە نەکراوە. یعنی وەزعی ئێزدیەکان زۆر قورسە، چونکە لە بینی دوو کێشەی معقدن، مادەی 140 بینی بەغدا و هەرێم زۆرینەی ئێزدیەکان لەوێنە، ئەو شوێنە کەمترین خزمەتگۆزاری لێیە، کەمترین ئیمناهی لێیە.